گەرچی لە هەرێمی کوردستان یاسای بەدەستهێنانی زانیاری هەیە، بەڵام ئەو یاسایە کارا نەکراوە و ڕۆژنامەنووس دەستی ناکات بە زانیاریەکانی تایبەت بە نەوت و چەندین دۆسەی دیکە. بەردەوام مەترسیەکانیش لەسەر کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرتەسک دەبنەوە و ژیانی میدیاکاران پارێزراو نییە. بەڕاستی یاسایەکە لە هەرێمی کوردستان بە ناوی یاسای بەدەستهێنانی زانیاری، بەڵام ئەم یاسا تا ئێستا بە شێوەیەکی فعالی نەچۆتە بواری جێبەجێکردن و ڕێنماییەکانی بۆ دەرنەچووە. بۆ ئێمە هەمیشە گرفتێک بۆ لە بەردەم ڕۆژنامەنووسانە کە نەگەیشتنیان بەسەر چاوەی زانیاری ڕاست و دروست، بۆیە هەمیشە تووشی گرفت بوون و ئەو ڕۆژنامەنووسانە ڕاپێکی زیندانەکان کراون کە بەپێی یاسا نابێت ڕۆژنامەنووس لەسەر کاری پیشەی ڕۆژنامەنووسی دادگایی بکرێت. بۆیە ئەمانە و کۆمەڵە گرفتانە بوون کە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەردەوام هەیە و ئەمێنێتەوە. ڕۆژنامەنووسان ڕایان وایە دەسەڵاتی کوردی بەردەوام زانیاریەکان دەشارێتەوە و لە دۆسیا گرنگەکان و داتاکان شەفاف نییە، لە ژوورە تاریکەکان کارەکان بەڕێ دەکرێت. هاوکات مافی بەدەستهێنانی زانیاری ڕێگە پێدراو نییە و سزا و ڕەشە و لێدان و تیرۆر ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەکرێتەوە. باوەڕیان بە مەبدەئی شەفافیت نییە. ئەو شتانەی کە لە ئیعلام و لە وتارەکانیان ئەیڵێن ڕێک پێچەوانەکەی لە کردارەکانیان ئەبینینەوە. تۆ تا ئەو کاتە ڕۆژنامەنووسێکی باشی کە دەست نابێ بۆ شتە حەساسەکان، تا ئەو کاتی کە قسە ڕخنیان لە ناگری، تا ئەو کاتی کە دیوە ناشرینەکانی کۆمەلگا پیشان نایی، تا ئەو کاتی کە دەست نابێ بۆ گەندەڵیەکان، دەست نابێ بۆ کێشە حەساسەکان. ئەمە مشکلەکە لەوە عەقڵیەتی سیاسەتمەدارەکانی ئێمە عادەتەن عەقڵیەتی شمولیە، عەقڵیەتی ئەوەیە کە خۆی بە خاوەنی بڕیار ئەزانێت لەوەیە کە خەڵک چی بزانێت و چی نەزانێت، چی باشە خەڵک بیزانێت، چی باشە خەڵک نەیزانێت و ئەبێ بشارێتەوە. هەموومانەش لە ژێرناوی گەورەی وەکو مەسەرەن ئەمنی قەومی و نازانم مەسلحەتی بەرژەوەندی گشتی خەڵک و ئەمانە ئەوێ بشارێتەوە. مافی بەدەستهێنانی زانیاری بەپێی پێویست بۆ ڕۆژنامەنووس لە کوردستانی خۆمانە دابین نەکراوە. ئەمیش جەمسەری حیزبی و زاڵبوونی حیزب بەسەر کایەکانی سەرجەمکایەکانی وڵات داوای کردووە کە ئازادی ڕادەبڕین بە شێوەیەکی گونجاو و شیاو کە بۆ ڕۆژنامەنووس مافەکان دەستەبەرکار نییە. ڕۆژنامەنووسان دەڵێن پێویستە کار بە یاسایکاری ڕۆژنامەوانی بکرێت و ڕۆژنامەنووس لە بەدواداچوون و بەدەستهێنانی زانیاری ڕوبەڕووی دادگا نەکرێتەوە. بەڵام دەسەڵاتی کوردی لە ماوەی ڕابردوویدا ئەوەی ڕەت کردوتەوە و ڕێگەی نەداوە ڕۆژنامەنووس دەستی بە زانیاریەکان بگات. بە پێچەوانەشەوە ڕۆژنامەنووس بەبێ دادگایی چەندین ساڵ زیندانی دەکرێت و وێڕایە ڕەشە و مەترسی لەسەر ژیانیان ڕوبەڕووی کوشتن و تیرۆرکردن دەبنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.